قوتابخانەی بەمۆی بنەڕەتیە زیاتر لە 10 ساڵە بڕیاری دروستکردنی دراوە یەکێکە لە پرۆژە وەستاوەکانی هەڵەبجە. مامۆستایانی قوتابخانەکە دەڵێن پێیان وتوین بە زووترین کات قوتابخانەکە دروست دەکەنەوە کەچی قوتابیەکانی زانکۆیان تەواو کردووە، هێشتا پرۆژەکە وەک خۆیەتی. ئەو کاتانەی کە بەڵێن دران ئەم قوتابخانەیە بکرێتەوە و بە تازگی بدرێتەوە بە قوتابیەکان لە قۆناغی بنەڕەتی بوون، بەڵام ئێستا زانکۆشیان تەواو کردو بە بێکاری لە هەڵەبجەیە دەسوڕێنەوە و ماونەتەوە بەڕاستی بە بێکاری. حکوومەت خەمساردێکی تێر و تەواوە لە گرنگجیدان بە پرۆسەی پەروەردە و فێرکردن بە تایبەتی لە هەڵەبجەی شەهید. خۆمانە بینین ساڵی ڕابردوو 6 مانگ پرۆسەی پەروەردە و فێرکردن لەسەر شەقامەکان مامۆسایان خۆیان نەبینیەوە. هۆڵەکان و ناوەندەکانی خوێندن هەمووی داخرابوون بەبێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ باکێکی هەیە بە داواکاری مامۆستایان. ئەم سنوورە مناڵی تایە، خاوەن پێداویی تایبەتی تایە، سەقەتی تایە، کوورەکەم دارامەتی تایە، بێموچەی تایە، بێپارەی تایە، داماوی تایە، هەناسەداردی تایە، هەمووی مناڵیان هەیە ئەچوو بۆ قوتابخانە. دێ قوتابخانەکان ڕوخاندین و چاکیان نەکردو. یعنی کە چاک نەکراوە ئەتوانین بڵێم لە کێ پرسم. لە کێ پرسم؟ لەو کەسە پرسم کە ئەم میلەتەی بە خەیاڵان نایە، لەو کەسە پرسم کە باشی نییە بۆ میلەتە، لەو کەسە پرسم کە چنی ناوەتە بینە قاقی ئەم میلەتە و خەریکە ئیخنکێنێ، لەو کەسە پرسم کە موچە نادا بە میلەتە، لەم کەسە پرسم کە ئەم خەڵکەی برسی کردو. لە کێ پرسم؟ نازانم لە کێ پرسم. وەستانی پرۆژەکان لە سەرتاسەر یاریمی کوردستان بە تایبەت لە هەڵەبجە شتێکی نوێ نییە. پرۆژەیە 3 ساڵە کاری تێدا دەکرێت. ئەمە لە کاتێکدایە و تەبێژی حکوومەتی ماوە بەسەرچوو هاتە هەڵەبجە چەند پرۆژەیەکی نوێی ڕاگەیات، بەڵام 200 پرۆژەی پێشووتر هەیە کارکردن تیان داوەستاوە. 256 ملیار دیناریان پێویستە تاکو تەواوی ئەو پرۆژانەی پێتاو بکرێت. باڵەخانەیەک دروست دەکرێت بۆ بەڕێوەبەراتی پۆلیسی هەڵەبجە کە باڵەخانەیەکی مۆدێرن و ڕێکوپێکە بێت لە سەر داواکاری پارێزگای هەڵەبجە. ئەم باڵەخانەیە بە زووترین کات دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەڵەبجە باڵەخانەیەکی تازەی بۆ دروست دەکرێت. هەروەها زیاتر لە 250 ملیۆن دینار بۆ شەقامی گشتی هەڵەبجە بۆ نۆژەنکردنەوەی شەقامەکە تەرخان کراوە. نزیکەی 100 ملیۆن دینار بۆ 2 پرۆژەی گەشتیاری لە شارۆچکەی بیارە لەسەر ئەرکی نووسینگەی جەنابی سەرۆک وەزیران پارەکەی بۆ دابین نەکرێت. قوتابخانەی بەمەوەیەکێکە لەو 200 نمونەیی پرۆژەکانی حکوومەت بۆ هەڵەبجە کە هێشتا لە 80% کارەکانی تاو نەکراوە. بۆیە لەم سەر و بەندی هەڵبژاردنەدا وەرهەواڵ و لێدوانێک لە پرۆژەی نوێ بێمەبەست نییە و هاوڵاتیانی ژوەک خۆیان دەڵێن هۆشیارن و بەڵێنەکان بە بانگەشە دەزانن. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.